لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە لە ناحیەی خەلیفان کۆبوونەوەی گشتی بۆ هەردوو ئەنجومەنی خەلیفانی خوشکان و برایان و ئەنجومەنی هەریری کۆمەڵی ئیسلامی ساز کرد بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنفرانسە ناوچەیەکان. ئێمە وەکو لیژنەی ئامادەکاری کۆنگرام بەردەوامین لە ئەنجامدانی ئەو بەرنامەیە کە دامانناوە. ئێمە دەزانین تا ئەنجامدانی کۆنگرە بە سێ قۆناغدا تێدەپەڕێت. قۆناغێکەکەمیان ئەنجامدانی کۆبوونەوەی گشتیان دواتر کۆنفرانسی ناوچەی اینجا بەستنی کۆنگرە ئەنجام دەدرێتن. سوپاس بەخوای گەورە تاکو ئێستاکە لیژنان توانیوێتی 6 مەڵبەند بە کۆتابینێ لە ڕووی ئەنجامدانی کۆبوونەوە گشتەکانیان. ئەمڕۆ ئێمە خەریکی هاتینەتە سنووری مەڵبەندی هەشتی سۆران و ئێستاش لە ئەنجومەنی خەلیفان و ئەنجومەنی هەریر کۆبوونەوە گشتەکانمان زۆر بەسەرکەوتوین ئەنجام دەکە. سوپاس بەخوای گەورە پێشوازێکی باش لەلایەن ئەندامانەوە هەبوو بۆ ئامادەبوونیان لە کۆبوونەوە گشتەکان. بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە ئەمڕۆ لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی وەکو ئەنجومەنی حەریری کۆمەڵی ئیسلامی هەستاین بە سازدانی کۆنفرانسە مەحەلیەکان بۆ ئەنجامدانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی خۆمان ئامادە کردووە و ئومێدێکی زۆرشمان بە کۆمەڵی ئیسلامیەوە کە کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ ڕقەمێکی گەورەیە لە ساحەی سیاسی کوردستان. خەڵک چاوەڕێی متمانەی زۆری لێەوە. کۆمەڵی ئیسلامیە کە لە حیزبی ئیسلامانێکەوە جێی ئومێدی موسڵمانانە بەڕاستی جێگای ئومێدی موسڵمانانە ئینشاءالله داواکەن لەخوای گەورە کە پشت و پەنابێ بۆ سەرکردنی ئەو کۆنگرەیە و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی با گوڕوتینەوە بەشدارن لە کۆنفرانسە ناوچەیەکان و پشتیوانی خۆیان بۆ سەرخستنی کۆمەڵی ئیسلامی دووپات دەکەنەوە و ئومێدیان بە بەرەو پێشبردننی زیاتری کۆمەڵی ئیسلامی هەیە لە کۆنگرەی چوار و خۆشیان پشتیوانی تەواوی کۆمەڵی ئیسلامین. بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفان ئەنجومەنی هەریر و ئەنجومەنی خوشکانی خەلیفان ئەمڕۆژ وەکو گشت مەڵبەندەکان بە گەرموگوڕیەوە بەشداریمان کرد لە کۆنفرانسی ناوچەی بۆ بەرەو پێشبردننی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. خۆشبەختانە خوشکان و برایان بە گەرموگوڕی بەشداریان کرد لەم پرۆسەوە. لێرەوە دەستخۆشیان لێکەین خوای گەورە پاداشتیان داتەوە بە گەرموگوڕی بەشداریان کرد. وەرە هیوادارین ئەم کۆنگرەیە بیتە کۆنگرەیەکی نمونەیی و کۆنگرەیەکی سەرکەوتوو بەرەپێشچوونی کاری ئیسلامی بەرەپێشچوونی کۆمەڵی ئیسلامیەوە. ئێمە ئەمڕۆ ئەنجومەنی خوشکانی خەلیفان بەشداریمان کرد لە کۆنفرانسە ناوچەیەکان کەوا ئامادەکاری دەکرێت بۆ کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کەشوهەوایەکی ئازاددا بەشداریمان کرد. ئێمە ئومێدێکی زۆرمان بە کۆمەڵی ئیسلامیە کەوا گۆڕانکاریەکی باش بکرێت. کۆبوونەوە گشتیەکانی یەکەم هەنگاوی بەرەو کۆنگرەیە و تیایدا ئەندامانی کۆنفرانس هەڵدەبژێردرێن و دواتر لە نێو ئەندامانی کۆنفرانس ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێردرێن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.